بسم الله الرحمن الرحیم. من ناوم هیلیا مەسعودە، تەمەنم 14 ساڵە، بەشداربووی کۆرسی چالاکردنەوەی مێشک و یاجگەم بە شێوەی VIP. دەمەوێت باسی ئەزمموی خۆم بکەم لەم کۆرسەدا کە چ گۆڕانکاریەکم بەسەر هاتووە. بەڕاستی لە هەموو ڕوویەکەوە گۆڕانکاریم بەسەر هاتووە. لە ڕووی لێبەرکردنەوە بەڕاستی زۆر باش بووم. من ڕاهێنانم لەسەر قورئانی پیرۆز ئەنجام دەدا. سەرەتا لاپەڕەیەکم لە لەبەرکردنی بینینی بە 40 خولەک لەبەر دەکرد، بەڵام ئێستا ئەلحەمدولیلا دەتوانم لە ماوەی 15 خولەک لاپەڕێک لەبەر بکەم. و لەبەرکردنی بیستنیمان هەبوو. ئەمە شتێکی تازە بوو بۆم، قەت بیرم لەوە نەکرد بوویەوە کە شتەکان بە بیستنی لەبەر بکەم، بە تایبەتی قورئانی پیرۆز. بەڵام ئێستا ئەلحەمدولیلا من زۆر باش بووم لەو جۆرە لەبەرکردنەدا کە پێشتر لاپەڕەیەکم بە یەک کاژمێرونی لەبەر دەکرد، بەڵام ئێستا دەتوانم لە ماوەی 15 خولەک لاپەڕەیەک لەبەر بکەم کە هێشتا من ئاستێکی کۆرسەکەم ماوە هەتا تەواو دەبێت ڕوو لە باشتربوونەکەم ئینشاءالله. و هەروەها چەندەها تەکنیکی جیاواز بۆ وانەکانی قوتابخانە دەتوانیت بە کەمترین کات وانەکانت تەواو بکەیت، کە بەهۆی ئەمەشەوە کاتێکی زۆرت بۆ دەگەڕێتەوە، هەم بۆ وەرگرتنی حەوانەوە و هەم بۆ ئەو کەسانی کە لە کاتی قوتابخانە بەشداریان لەم کۆرسە کردووە بۆەوەی ڕاهێنانەکانیان ئەنجام بدەن. و هەروەها دەتوانم لە ماوەیەکی کەم زۆرترین وشە لەبەر بکەم و بە هەمان شێوە زۆرترین ژمارە لەبەر دەکەم و لە بیرچوونەوەم زۆر کەمتر بوو. ئەمەش فەزڵ و بەخشندەی خوای گەورەیە. و هەروەها هەم لە ڕووی دەرونی هەم لە ڕووی تەندروستی و مێشکەوە زۆر گۆڕانکاریم بەسەردا هاتووە. خواردنەکانم ڕێخستووە، پلانم بۆ هەموو کارەکانم داناوە و هیچ پەشیمان نیم کە بەشداریم لەم کۆرسە کردووە. و دەمەوێت لە کۆتاییدا بڵێم زۆر سپاسی ستافی ئەکادیمیا دەکەم و زۆر سپاسی مامۆستا و ڕاهێنەرە دڵسۆز و ماندوو نەناسەکانم دەکەم. زۆر سپاس.